ژووری سێدارە زیندانی مووسڵ بەشی سێدارە 3/6/1979 برا دوور و خزم دوور و کەسم دوور بەنابەڵەد تەمەنم با بەرەو ژوور بەڵام ڕوونە بەرەو سێدارە چوونە خەنەی خوێنم لە پێگرێ ئاڵای سوور بەرەو ژووری سێدارە ماندووی کردووم و شوێنەکەم شێدارە کە نیشانەی پەشێوی پێوە شێوەم ئەوە برینی ئەشکەنجێ و جێدارە نەڵێن ئەمرێو لە ترسی مەرگ پەشێوە پێشمەرگە بم هەر ئەکەومە پێش ئێوە بە مەرگی پێشمەرگی ئێوە ئاسوودەم ڕوشم زەردەی پێکەنینی هەر پێوە گەرچی بەرەو دوا ماڵی ژین بەڕێوەم یەکەم ماڵی نەمردنم دیارە لێوەم بەشم چونکە مردنی ناوجێ نییە شادم کە تا دوا هەناسەش بە پێوەم مەرجی ئاوان ناگۆڕمەوە بە سەد ژین ژینێک سرم بۆ دوژمن بێ بە پەرژین سەربەرزیە کە پێڵاو مەبینن بەسەر سەری دوژمنەوە لە بەرزین پێ لە سەریاندا نێم و ئەڕوانم بەرەو شاری جێهەواری کاروانم ئەگەم پێیان چونکە دیارە جێ پێیان ئێرێ و لەیلا نادەم تاتوانم ئەوا ئێستا کەوتومە شوێن پێشڕەوێک کە لێرە بۆ لە پێش مندا چەند شەوێک دیارە منیش هەر ئەوەندەی لێ ئەبم وا بەنوێنی ئەوەش چێنم سەرخەوێک خۆ بەنوێنی بجێماویدا پۆشم تا پێی سوک بێ ئێشی لاشەی نەخۆشم بۆتە بەڵگە بە شوێن ئەودا ڕۆشتنم ئاخۆ چێیتر پێی دێتە شوێنی خۆشم دیسان ڕێگەی شوێنێکی کەم لە پێشە ڕێی گۆڕستان کە دڵنیام ئەو لەوێشە ئەگەر لاشەم نەشێ ببرێتە شوێنی جانم لەسەر گوڵی سەرگۆڕی مێشە کە دڵنیام ئەچێتە جێی شانازی لەو ڕێدا منیش ئەکەم جانبازی کە ئەو خوێنی خەڵاتی ڕێی خەباتە خوێنی منیش ئەنەخشێنێ ڕێبازی ئەو مەرگەی لێم ترساوە ئەیلاوێنم بۆ ناوێرێ بێت و بگرێ داوێنم بابم ناسێ کە پێشمەرگەی کۆمەڵە و کادرێکی دەست و داوێن خاوێنم کە پاشمردن هەبوو دنیایەکی نوێ تا ئەو کاتە باجانیشم تێر بنوێ چونکە ڕۆژی هەستانەوە دەرفەتی فرمانێکی وەک ئێستام هەر بۆ ئەلوێ لەو دنیایەش هەر پێشمەرگە و کادرم کە هیچ نەبێ لەوەی ئێستا چاترم لێرە خاوە نەزموونی ڕێی خەباتم لەوێ لە نێو کوورەی شۆڕژ ئاگرم ئەگەر لێرە نەمتوانی بێ بجەنگم لەوێ بەدەست هاوڕێیەکەوە تفەنگم ئەگەر لێرە بەجێمابم لە کاروان لەوێ لە پێش کاروانەوە پێشەنگم